بیدەرانی بەڕێز و خۆشەویستم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆمان بە خۆشحاڵەزانین لە بەرنمەیەکی تایبەتی شەبەنگە هاتینەوە دیدارتان بە ئومێدیەوەی نەم بەرنمەیەش جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. خۆشەویستانم لە تەواوی بەرنمەکانی شەبەنگدا ئێمە گفتوگۆمان لەبارەی زمان و لە هەمان کاتە قەڵەمی ئەو شاعیر و نووسەرە کوردانەی کە لە ناو کوردستان یاخود لە دەرەوە دەنووسن گرنگەوەیە خزمەت بە مێژووی ئەدەب و زمانی کوردی بکەن. لە ئێستادا کە یادی یان ساڵڕۆژی یاخود هەر ناوێکی دیکەێنەی کە بریتێ لەوەی ئەمڕۆ ڕۆژی زمانی دایکە. گفتوگۆکان لەبارەی ئەو چالاکیانە و ڕۆڵی زمان و لە هەمان کاتە تەواوی ئەو گیر و گرفتانی لە ناو زمانی کوردیە و لە بەرامبەرە ئەو بۆچوونانەی کە پێیان وایە زمان چ ڕۆڵێکی هەیە و جیاکردنەوەی لە کایە ڕۆشنبیری و سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئابووریشە چۆن چارەسەر بکرێت کایەکێکە لەوانەی ئێستا خەڵکانێک قسەی لەبارەوە دەکەن ڕەنگە نەتوانن بە شێوەیەکی ڕەها بتوانن بڕیارەکان بدەن یاخود کەسانێکی دیکەش ئەوترێت لە دەسڵاتە ئەتوانن ئەمە یەکلاییکەنەوە بەڵام نادرێت. بۆچی ئێستا گیر و گرفتەکان یاخود زمان بەگشتی ئێمە چۆن بتوانین قسەی لەبارەوە بکەین بەپێی ئەوەی کە فرە دیالێکتە یاخود فرە شێوازی ئاخەوەرەکانمان لە کوردستانە بە شێوەیەکە کە لە سنتەرەکانە لێرە و لەوێ کۆڕبەند و کۆڕەکرێت یاخود دیدارەکرێت پانێڵەکرێت بۆ ئەوەی قسە و باس لەبارەکرێت. هەندێک پیان وایە ئەمانە کە زیاتر گیر و گرفتی زمان دروستەکەن لە بری ئەوەی چارەسەریکەن. دوای ئەوەی کە ستافی بەرنامەی شەبەنگ ئامادە بووین لە دیبیت یاخود پانێڵێکی زمانەوانیە کە هەرێک لە بەڕێزان دکتۆر ناجیح گوڵپی و ئاسۆ زەنگەنە و ئامادەکاری بەرنامەکە و پانێڵەکە کاروان حەسەن هەورامی بوو. پێمان خۆش بوو گفتوگۆی بکەین لەبارەی ئەم بابەتەوە چونکە لەم پانێڵەدا کە ئێمە بیسمان لە ڕۆژی جیهانی زمانی دایکە گرفتێک هەیە لە بینی دیالێکتەکان نێوان دیالێکتەکان یاخود ئاخێوەرانی ئەم دیالێکتانە لە کایە پەروەردەیەکەوە دەست پێکات تاکو و ناوەندەکانی دەسڵات و دوجا بڕیارەکەش چۆنە درێت لەسەر یەکلاییکردنەوەی گرفتەکانی زمان ئەوە گفتوگۆیەکی دیکابێ. بە خۆشحاڵەوەی لەگەڵم بە ڕێزانە گفتوگۆیەکەین لەم بارەوە بە ئومێدەوەین جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. بینەرمان بن. دکتۆر با لە بەڕێستەوە دەست پێ بکەم زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونی بەڕاستی. سلامت بێ دەستخۆشی لە ئێوە دەکەم. سەرەتا سوپاسی یانەی سیاوچەمانە دەکەین کە ئەمڕۆ ئەم هۆڵە و ئەم شوێنەی پێبەخشین بۆ ئەنجامدانی ئەم بەرنمەیە. هەروەها ئەمڕۆ لەم هۆڵەشدا یانەی سیاوچەمانە وە سنتەری ژیوە یادی ڕۆژی جیهانی زمانی دایکمان کردەوە دووبارە دەستخۆشیان لێ دەکەین کە ئەو دوو سنتەرە هەڵساون بەم ئەرکە فەرهەنگیە. زۆر باشە سواز بۆ تۆش. دکتۆر ڕۆژێک دانان بۆ ڕۆژی جیهانی زمانی دایک وەکو بەڕێز ئاماژە بە زۆر شت کرد لە وتارەکەتە و لە قسەکانتە ئەم ڕۆژە چ مانایەکی هەیە بۆچی زمان ڕۆژێکی بۆ دیاریکرا پێم خۆشە لەوە دەست پێ بکەم. دیارە ئەگەر بمانەوێ باسی ئەم ڕۆژە بکەین بێ بگەڕێنەوە بۆ مێژوو. مێژووی پەیدابوونی ڕۆژی زمانی دایک لەو کاتەوە دروستبووە کە پاکستان سربەخۆیی وەرگرت ئەو کاتە داگیرکراوی بەریتانیا بوو. پاشان پاکستان دوو زمانی تێدا بوو زمانی ئۆردو زمانی بەنگالی. دوای ئەوە بەنگالیەکان کۆمەڵی قوتابی زانکۆی بەنگلادیش کە دەیانخوێت بە زمانی ئۆردو دەیانخوێت خۆ پیشاندانیان کرد لەو ڕۆژ دەبێت ئێمە بە زمانی دایکی خۆمان نەخوێنین کە زمانی بەنگالیە. لەو ڕۆژەدا کۆمەڵی خوێندکار شەهید بوون و کوژران خەڵتانی خوێن یعنی ئەو خەڵکە خوێنیدا بۆی بە زمانی دایکی خۆی بخوێنن. کاتێک هەت دوای ساڕێک بەنگلادیش سربەخۆیی خۆی وەرگرت و نوێنەری هەبوو لە نەتەوەیەکتەکان داوای کرد لە نەتەوەیەک کە ڕۆژێک بۆ زمان دامرێ. پێشنیارەکان پەسەند کرا و یۆنیسکۆ هەڵسا بەمینە. دوایەوە یۆنیسکۆ گرنگی ئەدا بە زمان و فەرهەنگ لە سەرانسەری جیهاندا. لە یۆنیسکۆدا ئەم ڕۆژە لە ساڵی 1999دا دیاری کراوە بە ڕۆژی زمانی دایک بۆ ئەو زمانانەی کە هەڕەشەی لە ناوچوونیان لەسەر بە تایبەت و داوا ئەکا لە خەڵکەکەی لە مردومەکەی کە گرنگی ئاهەنگ چالاکی فەرهەنگی بگێڕن بۆ ئەوەی نەهێڵن زمانەکەیان فۆتێ چونکە زمان کە زمان فەوتا
زۆر شتی تریشی لەگەڵ ئافوتێ بۆ نمونە زمانێک ئێمە هەزاران ساڵە ئەم زمانەمان هەیە ئەگەر فەوتا هەرچی شت هەیە بنیادمان لاوە لەو فترەیە هەمووی لەگەڵی ئافوت یعنی پاراستنی زمان پاراستنی کەلتورە پاراستنی گۆرانیە پاراستنی هونەرە پاراستنی بینەسازیە پاراستنی ئیشی دەرسیە پاراستنی تاریخە یعنی زمان شناسی هەموو نەتەوەکانە هەموو مرۆڤێکە تەنانەت ئەگەر زمان نەبێ تاریخ نییە ئێستا ئەگەر زمان نەبوایە ئەم سەتەلایت و ئەم کامێرە و ئەم نەقلکردنەوە یعنی تۆ بە زمان ئەتوانی چ شتێک هەبێ پێشکەشی خەڵکی تری بکەیت بە زمان ئەتوانی تاریخەکەی خۆت بگەڕیتەوە و بەراوردی بکەی لەگەڵ ئێسەدا یعنی ئێژاترین و بە قیمەترین فەرهەنگ میراسی ئینسانەکانە کە لە باو و باپیرانەوە ئەمێنێتەوە بۆ نەتەوەکان بۆیە پاراستنی زمان ئەرکێکی ئەخلاقی فەرهەنگی هەموو ئینسانێکە باشە بڵێ ئەگەر ئەم ڕۆڵە ئەم هەوڵە لە ئێستاوە بوون بەڕێستان دەستان پێکردووە لەم ڕۆژاک ئەم کارەتان کردووە لە چی کاتێکە ترسی لە ناوچوونی زمان بڵم دیارە ئێمە وەکو هەورامی ئێمە زمانی خۆمان بە زمانە زانین ئەگەر سەیری تاریخ بکەین ئێمە ئێستا 1300 ساڵ لەمە و پێش نووسینمان هەبوو بەم زمانی خۆمان کە بێ ئەوتێ زمانی گۆران و ئێستا هەستەکەین ئەم زمانە خەریکە لە ناوەچ هەر بۆ نمونە ئێمە ئەگەر لە شوێنێکە دوو قسە بکەین دوو هەنە بە یەکەوە یەکسەر برا کوردەکان وڵای کوورە کاکە بیکەنەوە وە کوردی ئێمە تێناگەن چەندین ساڵ حکوومەتی هەرێمیش دروست بووە هەورامیەکان بە جیاوازی بیر و ڕا سەنتەرەکان مەڵبەندەکان ئەوانەیە کە کاری فەرهەنگی لەسەر هەورامان و کەلتوری هەورامان دەکەن پێژیانیان کردووە بۆ حکوومەتی هەرێم بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ پەرلەمان یعنی شوێن نەماوە ئێمە هاوانەکە کاکیان با ئێمە زمانێکمان هەیە نەفەوتێت لە هیچنا ئێمە ئەمانەوێت لە هەورامان قوتابخانەکانمان دەستێکی هەورامی تێدا یعنی داواکاری وامان نەکردووە کە نەکرێ بەڵام حکوومەتی هەرێم ئەمەی پشتگوێ خستووە بە گوێمان ناکات هۆکەی چییە بە بۆچوونی من وا ئەزانێ ئەبێتە هۆی لە ناوچوونی زمانی ستانداردی کوردی کە زمانی ستانداردی کوردی هیچ بەشەرێک نازانێت کامەیە ئایا سۆرانیە یا کرمانجی و ئێستا لە ئەرزی واقعدا زمانی کوردی بووە بە دوو بەشەوە بادینیەکان لەولا بە مەیلی خۆیان بە بادینی ئەخوێنن ئەنووسن تابلۆ کتابەت هەموو شتێ بە بادینیە لەم لاش بە سۆرانی تەنیا ئێمەی هەورامی ماورێتەوە چەندێکە دادەکەین کەس بە گوێمان ناکە و لەمەولا ئەگەر هەورامیەکان بە گوێ من بکەن هەر هەمویان دەسەدەنە کاری فەرهەنگی دەسەنە نووسین قسەکردن شەرم نەکەن لە هەموو شوێنێکە قسەی خۆیان بکەن و ئەمەش مانای ئەوە نییە جیاکاری بێ یان تەعەدا بێ بۆ سەر زمانێکی تر من حەزەکەم ئەم وڵاتە زمانێکی ستانداردی هەبێ زمانی زانکۆ زمانی دیپلۆماسیەت ئەمانە بێت لە هەمان کاتە زمانە بچووکەکان گرنگیان پێ بدرێت و فەرهەنگی خۆیان پارێزن زۆر باشە دەست خۆش دکتۆر کاگاسۆ بەڕستان لە گەرمیانەوە هاتوون بۆچی هاتن بۆ ئەتانەوێت پەیوەندی ینی ئەو باسانی کە بەڕێزێ کە بە ئاماژە پێدا و ئەو وردەکاری زمانە لە ئەخیر قسەی دکتۆر ناجی حاڵێ ئێمە بەستمان جیاکاری نییە لە هەمان کاتا بتوێنێتوێ زمانیش جیاکاریەکان دروست دەکاتەوە ئەگەر بەڕێست ئاماژە بە شتێکی دیکە کرد کاتێک کەس دوو کەس بە هەورامی قساکات یاخود بە مانجی ژوور و بە بادینی قسەکات دوانیتر لێ تێناگات بۆ خۆی ئەمە شتێکی دیکەی ڕەنگە بۆ چوونێکی دیکە دروستە بێەوەی کە ئەڵێ جیاکاری بەڵامە جیاکاری دروست ناکات ئەم هەوڵە لەکوێ بینیتەوە بۆ بەرەو پێشوونی گشتی زمانی کوردی سپاس دەکەم سەرەتا بە خێراتتان دەکەم دەستخۆشیان یەکەم دیارە من کاتی خۆی مناڵ بووم هەستمە کرد دایکم باپیرەم دەوروبەرەکەم بە ژوورێ قساکەم من لیان تێ ناکەم کاتی خۆی لە مناڵی ئەمە بوو بە شتێک لە مێشکمە بۆ ئەو دایکم شتێک بەکاری نیە جیاوا 10 ساڵ جارە وشەیەک بەکاری من نازانم ئەمەچی بیریەکەمەوە بوو نمەیەکی لەوانە ئێستا من معرەزی پێخەفمانەیە لێن پۆڕک لە سۆرانیە نییە بۆ من وشەیەکە ئەمبێشی بیان هەنێ قسەیانەکرد لیان تێ ناگەیشت دوای ئەوەی دەستم کرد بە خوێندن و دوای تەواوکردنی زانکۆ هەستم کرد لەم ناوشانە گەڕان و زیاتر ئاشنام و سێدەکەم ئەم زمانی زەنگنە شیەخان کاکەی ڕۆژبیانی هەورامی ئەمانە زۆر لە یەکەشن و ئەم دوای تەواوکردنی زانکۆ بەشی زمانی ئینگلیزیم تەواو کرد هەستم کرد ئەمانە خەریکە لە ناوەشن من لە ساڵی 2002 دەستم پێ کردو بە نووسین کەم و زۆر و ئەوانە شتم هەیە
بەڵام تا ئێستا وەکو چاپکرا و چاپکراو نییە. دوای تەواوکردنی زانکۆ هەستم کرد کە زمانێک هەیە لەم ناوشەیە لە وڵاتی ئێمە و لە زۆر وڵاتەکان تریش هەیە بە ئەمە خەریکە لە ناوەشیە بە جۆرە لە جۆرەکان پەڕاوێز ئەخرێن. پێشتر نووسراوی ئاینی ما بووە شعر هەبووە کۆمەڵی شت هەبووە ئێستاگە بیخوێنێتەوە لی تێناکە. بوونی جیاوازی نابێتە هۆی دووکە بەڵام لێرە شتێکەیە بە دووربینی ئاینی و بە دووربینی سیاسی لە زمان ئەڕوانن بۆیە لەوێەوە هەست بە مەترسی دروستبوون و پەرتەوازی و دووبەرەکی بەم دووربینە ئەگەر سەیری زمان بکەی بەڵێ بێتە هۆی کێشە و دووبەرەکی و زۆر جا کێشەیشی لیاکەوێتەوە. بەڵام ئەگەر لە ڕووی زانستی و سەیری بکەیت وڵاتێکی وەکو بەریتانە شوێنێکیان هەیە زمانێک چەند کەسی کەم قسەی پێەکەن دەسڵات خۆی هەستاوە زمانی سەرەکی ئەوان ئێستا زمانی بەریتانیە بەڵام ئەمریکیشانەیە هاوشانی بەریتانی خەڵک زۆی قسەی پێەکە دەیان زاراوەیان هەیە قسەی پێەکەن تۆماریەکەن خەڵ بەکارێن نایەڵەن بفەوتێت لەوێ دیێن خەڵکە بە تەمەنەکان خوێنەوار بێ نەخوێنەوار بێکن بە مامۆسا لە خوێندنگاکانە بۆی خەڵک فێر ئەو زمانە بێ لە ناو نەشی دەسڵات پاڵپشتیەکە لە ڕووی ئابوووریوە لە ڕووی پێگەیاندن لە ڕووی فێرکردنی خەڵکە و نایەڵێ لە ناوبشی بەڵام لا ئێمە بەداخەوە نازانستیانە پێچەوانەکەی بیرەکەینەوە ئەڵێن ئەگەر ئەم زمانە بێ دەبێتە هۆی پەرتەوازەبوونی کورد دەبێتە هۆی ئەوەی دووبارەکی بێتەوەی کێرە خۆی وان نییە تا جیاوازی زۆر بێت دەوڵەمەندی زمانی ناوچەکە ئیتر ناوی ئەنەن کوردی ناوێکی کەپی لەسەری ڕێگەکەون زیاتر دەوڵەمەنە تا جیاوازی زۆر بێت زیاتر دەوڵەمەنە بێت بەڵام ئەگەر لە دووربینی زانستیەوە لێی بڕوانی هەستەکەی ئەم تێڕوانینە هەیە ئەم لێڕوانینە هەیە لە بەڵێ مەترسیەکە بە تایبەتی لاری ئەوانەی کە پێی ئەڵێ سۆرانی ئێستاکە مەترسیەکیان هەیە کە ئەم زمانە بێت و زن و بێتەوە دووبارەکی و کێشان ناتەوە بە تایبەتی لانی ئەوانی کە لە دەسڵاتان ئەیانەوێت بە لە ناودانی زمانەکانی تر یەک جۆر زمانە ئەمە هەڵەیە لە ڕووی زانستیەوە بۆ تۆ ئەگەر زمانێک چەند زمانێک لە ناوچەکە لە ناو بدەی هیچ سوودێکی نابینم بۆ بە دەستکەوتنی وشە بۆ دەستکەوتنی شتێک بتوێت داینە یان هەبوو لە ڕابردووە بێ پەنا بۆ زمانی بێگانە بەری بەڵام من هەرسام لێکۆڵینەوە 4 ساڵ خەریک بووم بەسەری لە ناو 37 زمانە لێکۆڵینەوەم کردووە فەڕەنسی ئەڵمانی یابانی عیبری کە پێڵێن هیبر و بە ئینگلیزی سینی زۆربەی زۆری ئەوانەی کە ناسراون بە تەمام لە داهاتووە لە هەموو زمانەکانی دنیا لێکۆڵینەوە بکەم لەناو ئەم 37 زمانە وشەی گۆران هەورامی زەنگنانە هەتا سۆرانی دەرکردووە لەناو بە هەمان واتە بە هەمان خوێندنەوە چەند نمونەیەکم پێشکە کرد زۆر جار لە فەیسبووکەم بش نمونەی لێ بڵاوەکەم بە هەمان واتە بە هەمان خوێندنەوە بۆ نمونە لە زمانی عیبریە ئێمە ئەوان ئەڵێن 6 زمانی جوولەکە جوولەکە ئاینە بەڵام ئەوان خۆیان بە نەتەوازن ئەڵێن 6 ئێمەش لە هەنێ ناوچە ئەڵێن 6 لە هەنێ ناوچەم ئەڵێن 6 لە زمانی فەڕەنسیە بۆ نمونە بە تۆ ئەڵێن تو هەورامی و زەنگێژ ماشە ئەڵێ تو ناوچی یان تو نامت چێش ئەم هاو بەشێ سوتفەیە ئەگە حەزگەمە و تێبینێت دکتۆر دوای وەڵام باتەوە ئەم هاو سوتفەیە ئەمە بەڕگەیە لەسەر کۆنی و دەوڵەمەنی ئەم زمانە کاریگەری هەبوو لەسەر زمانەکەی ئەم بابەتە چییە بەڵگە زانستیە لێکۆڵینەوەمان کردووە هێ ناومانە دەرمان کردووە بەڵگەکانیش کتێبی نووسراو هەیە تۆ لە ویکیلیپیدیا ئەتوانی ئەمە بەڕگەیەکە ئەم زمانە زۆر دیێرینە زۆریش کۆن بووە خەڵکی تر بەکە ئێستا چۆن ئینگلیز وشەی تەلەڤیزۆن وشەی وشەکانیان کاریگەری لەسەر زمانەکانی تر ئەگوازیێتەوە ئەمە بەرگەی لەسەر ئەوەی ئەم زمانە زۆر دیێرینە زۆریش دەوڵەمەند بۆ لە ڕابردووە کاریگەری هەبوو لەسەر وڵاتانی تر ئیتر ئایا بەهۆی کۆچکردنەوە بێت ئایا بەهۆی دەوڵەمەندی زمانەوە کاریگەری ئایا بەهۆی دەسڵاتی هەبوو بێت دەسڵاتەکەی فراوان بوو بێت کاریگەری بۆ ئایا بەهۆی بە زۆر هۆکار گوازراوەتەوە بۆ ئەوێ بەهۆی کۆچکردنی خەڵک لێرەوە بۆ ئەوێ هۆکارەکان زۆرن ئێستا ناتوانین ئەوە بە ئینکی هۆکار زۆرە بەڵام دووشتمان بۆ دەرەقە یەکەم دەوڵەمەندی ئەم زمانە دووەم زۆر کۆنە ئەم زمانە زمانێکی ڕاستەن و دیێرینە باش دەست خۆش کاکاروان لە هەموو جێگایەکە ئەو سنتەر و ڕێکخراوانە کە کۆمەڵە کەسی خواسا و کەسانی بۆ خۆیان کارکتەرێکی باشی ناو دنیای زمان و ئەدەب و نووسراوی کوردین هەوڵێکە دەن بەڵام بە بۆچوونی تۆ کە لە کاتێکا تەنها ڕۆژێک بۆ چالاکی زمان بە کەمی نازانی و لە هەمان کاتا گرفتەکە لەوانەیە کە ڕێکخراوێک یان شوێنێکی ئەکادیمی ئەو پرسیارشم ئاراستەی دکتۆرەکەمەوە پێشووترش سەرەداوێکی داپیم لەو بارەیەوە لە سەروترەوە پێویست ناکات ئەم کارە ئەنجام بدرێت و وەکوەوەی کە شیرینتر بکرێت لە ئاخیوەرەکانی لای ئەو کەسانی کە بەکارێنن
بە خێراتنتانەکەم دەستخۆشی مێ بۆ جەنابەت ئێمە ئەمڕۆ وەکو سنتەری ژیوا و یانەی سیاسەمانە یادێکمان بۆ ئەو ڕۆژی زمان کردەوە ڕۆژی گیانی زمانی دایک بێگومان پرسیارەکەی جەنابەت بۆ ڕۆژێک کەمە یان زۆرە دکتۆر باسیەوەی کرد لە چیەوە هاتووە من ناچمە سەری بەڵام لە هاوکات لە دوای ئەو توێژینەوەەوە یونسکۆ بە بۆنەی ئەو ڕۆژەوە توانیوێتی توێژینەوە لەبارەی زمانەکانەوە بکە لە جیهانە 1000 زمان هەبووە باشە دواتر سیستەمی دەوڵەت نەتەوە کە ئێمە سەری لە ڕۆ سیاسیەکەەوە قسەی لەسەرەکەم سیستەمی دەوڵەت نەتەوە کە ڕەکیزەیەکی تایە مەسلەی چوونیەکردن ینی چوونیەکردن بۆ هەموو شتەکان کاتێک کە سیستەمی دەوڵەت نەتەوە ئەڵێ ئەبێ یەک زمان هەبێ تر ئەوانی تر پەراوێز بخرێن ئەوروپا بۆ خۆی گرفتی لەگەڵ ئەو مەسلەیە هەبوو دواتر هەنگاوی ناوە بۆ ئەوەی ئەمە نەهێڵێ ینی بنمونە ئەو کاتی دەوڵەت نەتەوەکان دروستە بن بیلەوە کرێتەوە یەکێتی ئەوروپا دروست بکرێت بۆچی لەبەرەوەی ئەم سیستەمە چونیەکردن دروستەکە و جۆرێک لە دیکتاتۆریتیایە دیکتاتۆری لە بەرامبەر کولتور و زمانەوە ینی ئەوەی کە لە ناو سیستەمی دەوڵەت نەتەوەیە هەیە یەکەم یەک کولتوری پەیڕەوە کرێ کولتورێکە کرێ بە نموزەج با بڵێن بە پارادایم زمانێکە کرێت بە نمونە و ئەکرێ بە فەرمی و ئەوانی تر ئیشی لەسەر ناکا پەراوێز دەخرێ یەکێک لە پرسیارەکانەوە بۆ لەسەرەوە ئیشی ئەوەیە کە یەکێکیان بهێڵێتەوە و ئەمە مەترسی هەیە لەسەر زمان بە پێ و توێژینەوانە کە با بڵین زمانی هەورامی یەکێک لەو زمانانەی مەترسی لێ ئەکرێ ئێمە لە ناو کووردا بەگشتی لە ناو کووردا لە دوای ڕوخانی مادەکانەوە کورد نەیتوانی و یەک دەسەڵاتی هەبێ هەمیشە لە هەموو ناوچەکانە کەسێکە بووە کە توانیوێتی دەسەڵاتدارێکی مەحەلی بێ ئەوەی کە پارێزەری زمان بووە لە ناو کووردا بە هەموویەوە تر بە کرمانجی ناوەڕاستەوە بێ کە پێوترێ سۆرانی کرمانجی ژوور و لۆڕ ئێستا کە زۆر تەمان ترسی هەورامیەکە لەوەیە کە ئەترسێ بەوەی وەکو لۆڕی لێبێ هەورامی ئەمانە هەمویان قەڵەمڕەوێکە بووە کە بەرگری لە قسەیان پێکراوە و هەورامیەکە بۆ گرنگە ئێمە ئیشی لەسەرکەین تاریخی کورد ئەگەڕێتەوە بۆ هەورامان ینی تۆ ئەگەر بتەوێ وەکو نەتەوەکانی تر شانازی بکەی بە مێژووتەوە بۆ ڕابردووتەوە ئەبێ بگەڕێتەوە بۆ هەورامان مەسەلەن ئێمە یەکەم شێعرمان لە دوای فتوحاتی ئیسلامیەوە هورمزگانە ئەماناتە ژان کوژان وێشان شاردەوە گەورەی گەورەکان ئەم شێعرە تەمەنی لە 1000 ساڵ زیاترە ئەگەر ئێمەی کورد بڕۆینە مەحافلی نێودەوڵەتیەوە قسە لەسەر لەبارەی زمانەکەمانەوە بکەین ئەگەر باسی کرمانجی ناوەڕاست سۆرانی بکەین بە پێوەەر عمری زمانەکەی ئێمە 200 شتێک ساڵە بەس تۆ بڵێ حکوومەت و بواری ڕۆشنبیری بەگشتی ئاڵێم ڕۆشنبیرەکانی ژەڵێم خۆم بابەتێک نییە تەنیا حکوومەت بتوانێت ئەم شتانە بکە ڕۆشنبیران نەتوانن ئەمە بکەن گرنگی بە دێرینی و ڕەسەنی ناوچەی هەورامان بکەن لە هەموو ڕووەکانەوە کە ناوچەیە کە پێش ڕاگواستنی ڕژێمی بەعەز توانیوێتی ڕەسەنایەتی کورد بپارێزێ لە شارەکانە ڕەسەنایەتی ناپارێزرێ لە ناو گوندەکانە لە ناو شوێنە چەپک و ناوەڕاست و با بڵێن استراتیژەکان ئەوان لەویا ڕەسەنایەتی کوردە پارێزرێ من قسەکەم ئەوەیە ئەگەر ئێمە هەورامی با بڵێن گۆران لە کورد لێکەینەوە کە با بڵێن هەورامی توانیوێتی پارێزەری بێ ئێمە چیمان بۆ ئەمێنێتەوە لە تاریخەکە تاریخێکی زۆر ماوە کوردمان بۆ ئەمێنێتەوە بۆیە ئەو سیستەمی دەوڵەت نەتەوەیە مەترسیدارە و ئەوروپا بۆ خۆی خەریکی حەلکردنی ئەو مۆزوعەیە لە ئەمریکا گرنگی بە هەندێک سوورەکانەیە کە لە پێشە ئەو سیستەمە دەوڵەت نەتەوەی وەکو ئایدۆلۆژی ئەویست لە ناویان بەرێ بەس ئێستا تازە لە سەدەی 20 گرنگی پێ سنتەری بۆ کاتەوە چۆن گەشە بەم کولتوری ئەم هەندیە سوورانە بدرێت کەواتە لە هەموو ڕوێکەوە ئێمە نەک ڕۆژی گیانی زمانی دایک بێ ئێمە کورد بە گشتی پێویستەکە ئیش لەسەر کولتورەکەی و زمانەکەی خۆی بکەوە ئێمە وەکو هەورامی وەکەوەی کە سنتەرێکمان هەیە و ئێرە ژیانی سیاچەمانە لە هەڵبجەیە ئیش و کار لەو بابەتە یاکەین لە کولتور و زمان
دەست خۆشکا کاران دکتۆر لە وتارەکە و لە بابڵنەوانی کە قسە لە پێشکەشی و بەڕێزانە کرد کە ئامادەبوون ئاماژە بە کۆمەڵێ ناو کرد کە دیالێکتەکانی زمانی کوردیان دابش کردو جۆرە لە جۆرەکان ڕێی دوو نەفرت زۆر تاکید کردەوە یەکێکیان هەمامین هەورامی و وە لە هەمان کاتە جەمال نەبەس چۆن ئەمە نووسیرەکانی جەمال نەبەس کوردەکان خۆیان ڕەخنەی لێگرن دیالێکت و زارەکانی کردووە بە لاڵق یان لاوەچ ئەوان ڕەخنەیان لێگرتووە ئەوانەی دکتۆر حەمەمینیش کە خۆی هەورامیە ڕەخنە لە بۆچوونەکانی کەمالفوا دەگرێ ڕەخنە لە بۆچوونەکانی ئەمین زەکی بەگەکرێ و ڕەخنە لە بۆچوونەکانی مەکەنزی و ئۆسکارمان و ئەوانەیەک دەکەوتویانە گۆران هەورامی زمانێکە کوردی نیە بۆیە من تەکیدەکە خۆی هەورامیە بەڵام هەستی بەو شت باشە ئەگەر پرسیارەکەم لەبارەی تەواوی دیالێکتەکانەوە ئەوەی کە بەڕێز ئاماژە پێکرد منهەجێکە لە زانکۆ و پەیمانگاکانە خوێنرێت ئەم گیر و گرفتانە لەوێ یەکلایی نەبێتەوە قسە پێکەری ئەم دیالێکتانە چۆن یەکلایی کاتەوە ئەم گرفتانی ناو زمان چۆن یەکلایی بکرێتەوە بە مامۆسایەکی زانکۆ و پەیمانگا بەڕاستی یەکلایی ناکرێتەوە دکتۆر بەڵێ من بۆچوونم وایە ئەبێ خۆمان هەورامیەکان زەگنەکان یارسانەکان ئەم شتە یەکلایی بکەنەوە چونکە تا ئێستا مامۆسایەکی زانکۆم نەبینیوە بێت مەدانی لە هەورامان بگەڕێ بەراوردی ڕێزمانی لە بینی من و کەسێکی خەڵکی هەولێردا بکات تا ئێستا مامۆسایەکی ئێرە بوێری ئەوەی نەبووە بڵێ زمانی گۆران هەر هەمویان 500 ساڵە چەندێکە 1500 کۆچی زاینی شەرفخان چی وتووە ئەمانی شەر ئەویان وتو یعنی ئەبێ لێکۆڵە لێ بکرێ تۆ لێکۆڵینەوە نەکەی ناکرێ برام بڕۆرە ئێران چی دکتۆرای زمان ناسی هەیە هەر هەمویان ئەڵێ هەورامی زمانە ئەڵێ کوردی زمانە لەکی زمانە لوڕی زمانە بەلوچی زمانە تاڵشی زمانە تاتی زمانە ئەمانە نزیکەی 30 زمانە هەرمون هیواشیانە یەک دێ قسەی پێکا سیوەندی یعنی پێ ئەڵێ زمان سیفەتەکانی زمانی تێدایە زمانی گۆرانیش تاریخێکی زۆر کۆنی هەیە هەتا زمانی گۆران زمانی ئەم منتیقە بووە شعری پێنووسراوە پەخشانی پێنووسراوە شتێک نەبووە بە ناوی زمانی کرد زمانی کوردی لە سەردەمی نالی و وردە دواتر و هاتووی ئینگلیزەوە دەستی کرد بە نووسین یعنی ئەو ئەڵێ 200 من ئەڵێم 120 ساڵە یعنی تۆ زمان بووبیت چۆن ئێستا ئەکرێتەوە بەزار بۆچی کراوەتەوە بەزار ئەوە سیاسی خۆ بەڵام ئەو نووسەرانی کە بەڕێز ئاماژە پێکرد هەمویان ئەوانن بەڕاستی ژمارەن لە ناو نووسراوی کوردیان ناویان کە ئەبرێت من ئەڵێم زوان ئەشناسی کورد وەکو سیاسیە کوردەکان بیر لە مەسلەی فەرهەنگ و زانست و زمانەوانیەکەنەوە و تازەترین لێدوانیشیان ئەوانەی هەولێر دکتۆر نەریمان خۆشنا و دکتۆر مشیر دزەیی وتویانە ئێمە ئیتر کۆڵماندا لەوەی زمانی ستانداردی کوردی دروستکەن چونکە سیاست و حکوومەت لەگەڵماندا نییە سوڵتە لەگەڵمانە نییە ئێستا بە ئەمری واقع خاوەنی دوو زمانی کرمانجی سەر و کرمانجی ناوەڕاست یعنی سۆرانی و بادینی باشە و یەک دنیا هەموو یەک دنیا دۆکیومنت هەیە لەبارەی ئەو دوو زمانەوە هەر ئێستاش ئیعلام سیر بکە کاکە تەلەڤیزیۆنەکان ئاواکەی دوال ساوندە ئەڵقەیەک بە بادینیە تەرجمەکەی ئاوای لێ ئەەکەیتەوە ئەبێتەوە سۆرانی ئیخبارەکە بادینێک بەجیا خوێنێتەوە سۆرانیەک بەجیا خوێ ژێنووسەکەی سۆرانی بادینی یعنی کورد خۆی گرنگی هەستاکەیتر ئەمە یەکلایی بۆ تۆ خەڵک یعنی قبول کراوە لای من یەکلایی بۆتەوە 2009 ئەکادیمیای کوردی ویستی کۆبوونەوەیەکی بەرفراوان بکە و زمان ناسەکانی ئێران ئەو کوردەکانی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان بانکە ئەمیری حەسەنپور و حەسەنی قازی ئەوان بەشداریان نەکرد وتیان ئەبێ کورد خاوەنی دوو زمان بێت چونکە ئێستا لەسەر ئەرزی واقع ئێمە بە دوو زمان قسە دەکەین بادینی و سۆرانی و ئەوانیش پێیان وایە کە هەورامی زمانە ئەوانیش پێیان وایە من لەسەر ئەساسی ڕێزمان ئەڵێم هەورامی زمانێکی زۆربەی پێناسەکانی زمان و زار و دیالێکت ئەڵێم ئەگەر دوو کەس قسەیان پێکەوە کرد لە یەکتری تێ نەگەیشتن ئەمە دوو زمانی جێ ئەڵێ زار تەنها جیاوازی ئەوەیە لە دەنگ و حرفا جیاوازی خەڵکی سلێمانی ئەڵێ سوێر هەولێر ئەڵێ سوور تۆ ئەڵێ ڕۆن ئەو ئەڵێ ڕوون
تۆ ئەڵێ ماڵ ئەو ئەڵێ مار تۆ ئەڵێ دووکەڵ ئەو ئەڵێ دووکەر ئەمە یعنی لەهجێ دیالێکتەوەی ئەڵێ لە وشە لە دەنگ لە ڕسەدا گەلێ جات جیاوازی هەیە بەڵام لە هەمان کاتیشدا هەر ڕادەی تێگەیشتنیان هەیە ئەوە دیالێکت بەڵام کە زمان بوو ئیتر تێگەیشتنیان نییە جا ئێمە زۆر شتمان لە ئێوە جیابرا تاریخ تەتەوری زمان فیلۆلۆجی ئیتمۆلۆجی ئەمانەمان جیایە تەلەفوز جیایە چاوگمان جیایە دووجار چاوگمان هەیە ئێوە نیتانە چاوگی مستەمر کنتینوس ئینفینیتیف لە هەورامیە هەیە نە لە فارسی و نە لە کوردیانە چاوگی نادیار پاسیڤ ئینفینیتیف لە کوردیا و لە هینە بەرا ئەکرێ ئێمە فعلیشمان هەیە و چاوگەکەیشمان هەیە وەکو پێم وتی ئێمە پێشگر و پاشگرەکانمان زۆر جیاوازی هەیە لە زمانی کوردی یعنی تۆ کەرەسەی سەرەکی ڕستە کەرەسەی سەرەکی قسەکردنە کە چاوگە کە فعلە چاوگ و فعل فەرقیان هەیە لە یەکەوە دەرەهێنرێن کە فعل جیاواز بوو یعنی زمانەکە جیاوازە لەوێدا فەریدە سەسەر کە کابرایەکی سیاسیە هەستی بەوە کردو بە جوانی دەری بڕیوە کەچی برا زمانە شناسەکان ڕخنەی لێڵێ کاکەوە زوان ناز نییە یەکا کە زوان ناز نییە هەستی بەم فەرقە زۆرە کردووە کە ئێمە لە ڕێزماندا فەرقمان هەیە لەگەڵ سۆرانی لەگەڵ بادینی باش ئەوە پرسیارەکەم نەمانی ئینتیما بۆ زمان چی گرفتێک لای تاک دروستەکە بۆ کۆمەڵگا بە بۆ چۆنی تۆ وەکو پێشتر وتم زمان ناسنامەی تاک ئێستا ئێمە پێمەڵێن ناجح گوڵپی ئەی گوڵپی وڵاتیەکە لە هەورامە ئەو پێڵێن کاروان هەورامی ئەمە پێڵێن کاروان زەنگنە دیارە ئەو ناوانە بە ناسناوی ناوئینەکەیانەوە زمانەکەیانەوە یا پێڵێن بێستون کوردی زۆر کەسێن هینی کوردی بخۆیانێت ئەمە لە خۆشیوسە بۆ زمانەکەی یعنی تۆ شوناست نەما ئیتر هیچ نیت ئەوسا کەس لە سەیتەرە تەسکەرەی پێنە وایە ناسنامەی نەبووە ئەیان گرت ئێستا ژەرەیگرن زمانی ئاوایە تۆ کە زمانە نەبوو یعنی هیچ زۆر باشە دەست خۆش دکتۆر کاکاسۆ وەکو لە قسەیەکی دکتۆر ناجحەوە گەڕان بە دوای زمان و دۆزینەوەی زمانی ڕەسەنی خۆمان هەر کەسێک بێت مەبەستم خۆمان هەری کەسەکان لە ناو دیالێکتەکانە گەڕانە بە دوای دۆزینەوەی شوناسی خۆیان بۆ خۆی ڕەنگە کەسانێکە بێت تۆ تووشی و گرفتە بێت ئەوە خەریکی ئەو شانەوە چی ئیسفادەیەکی تازە گرنگەوەیە بژیت و کەسانێکە بێت لێ تێبگەڕ ڕەنگەم بۆ چوونە زۆر بێت لە ناو خەڵکە ئەو ڕقنانەما زۆر توژەوانە کەسانێکی خەڵک زۆرینەی خەڵکی ١٧٠ خەڵک ڕەخنە ئەگرێت ئەوانەی کە ئیشەکەن هەتا لە ئاینیشە ئەوانەی کە لە بواری ئاین نابێت لە بواری زانستی ژمارەی کەم کەس بەکردەوە هەوڵەدا و شتینەکان زۆربەی خەڵک قسە ئەکا ڕەخنە ئەگرێت بەڵام ئەم پیاوە بە ڕێزانە من چەند خەڵکی تر هەڵساوین بەکردەوە و مانەما سەلماندووە گرفتی ئەوەی تووەڵی بەڵێ ئەمانە زۆر ئەوانەی کە شکسپیر هەموو کەسێک لە ژیانەکە بی داهێنان بکە تووشی کۆمەڵێک گرفت و ڕەخنە و کۆمەڵی شەرمەسەری ئەبێتەوە لە ژیانە بەو قۆناغانە بێت تێبێت دوای ئیتر یەکەم قۆناغی سەرکەوتنەوەی گوێ بە قسەی خەڵنەتی ئەوەی کە خەڵچیێڵی زۆرینەی خەڵچ وە میرەکات یەکەم قۆناغی سەرکەوتنەوە دەست بە من ئەو قۆناغەم ڕیوە بەڵێ دوای ئەوە مەدین لە ڕووی زانستیوە ئەم شتینەک چۆن ئەم گرفتانە چارەسەر دەکەنەوەی کاڵێن و ئینگلیس چارەسەری کردووە بۆی دەوڵەتێکی دروست کردووە بسەر زمانی ڕسمی نووسین وانە زمانی بەریتانیە بەڵام ئەمریکیش هەیە زمانی ترشیان هەیە و گرفتیان چارەسەر عرب بەهۆی ئاینی ئیسلامەوە توانێنە ئەوە ئێستا زمانی قوڕیشی بڵێ زمانی ڕسمیانە زمانی سەرەکییانە و نیە بەڵام خەڵکی ترشیانە گرفت لای ئێمە سەرینەوەی یەکجاری کێشەیە ئێمە گرفت و کێشەمان لەوانەیە کە زمانێکی سەرەکی هەبیە و هەموو نەتەوەی ئێمە نووسینی پێوەگە و زمانی سەرەکی وڵات بەڵام تۆ بی سەرینەوەی یەکجاری بکە ئەمە کێشە دروستەکە تۆ باشە ئێمە تورکیە خوێندی لە وڵاتی ئێمە فارسیە خوێنیە ئینگلیزیە خوێنی عەرەبیە خوێن بووە هاوزوانەکەی خۆت هاوزمانەکەی خۆت لانەکەم ئاماژەی پێ بدرێت چۆنێتی دروستبوونی ڕێزمانەکەی ئەو شانەی کە ئەگەر زمانی سۆرانی و هەموو ئەوانەی لە ناوچەکە لەگەڵ ئێمەیان زوشەکانی ئەمەیان لە دەرکەی نیوەی تێگە چێ زمانە وشەی گۆرانی هەر وشەیەکە لایەن وشەی یانە وشەی تانە وشەی وانە دەیان وشەی پەرچەم من هینم کردووانە زۆری نووسیوە بەڵام ئێستا لە بەدەستمانیە لە بەرم نە وانە لە چی وات بۆ من ئێستا تو بڵی وانە لە چی عەرەب بەڵێ سەماعی عەرەب هێنێکیان لێن سەماعی نازانین چۆن نادە بەڵام بیستویان لە باو باپیرەمیان بەکاریە ناو
هەتا لە ناو زمانی عەربیە من دەرم زۆر کەس پێی ناخۆش بۆ خەڵکانی ئاینی خڕخنیان کردو چۆنە بێ زمانی عەربی پیان وایە زمانێکی پیرۆزە و بەڵام من وشەیانم دەرکردووە وشەی ئێمە نەک هەر بەتەنیا هەورانی و زەنگانە وشەی ئەم ناوچەیە ئیتر بەشەکانی ئەم ناوچەیە سۆرانی هۆرانی ئێمە نابێ بینێ ژاری بیسەڕینەوە ئێمە ئەتوانێت ڕێ بکەین لەسەر یەک زمانی نووسینمان هەبێت یەک زمانی سەرەکیمان هەبێ ئەوانە لەگەڵ پاراستنی زمانەکان کاکاسۆ لەگەڵ دکتۆرا گفتوگوم لەگەڵ لەبارەی و بابەتەوە کرد ئەو کەسانەی کە بەڕێزیان ئاماژەی پێکرد و ئێستا لە پرۆگرامێکایە ئەخوێنرێت لە ناوەندەکانی ناوەندە پەروەردەیەکانە ڕەنگە ئەوانش دکتۆرە هۆڵانە ئابم شێوەیە درابێت بەڵام ڕەنگە کاتێکی دیکە بێت ئەو هەوڵانەی تۆ تەنها وەکو شتێک بخوێنرێتەوە و بە سەحی بەسەریا تێپەڕێت هیچ کاریگەری نەبێت دەنا ئێستا ئێمە ناوی ئەو نووسرانابن زۆر بەڕێز و حرمەتەوە باسەکرێت هەوڵەکانیان بۆ ئەو کاتە زۆر باش بووە بەڵام ڕەنگە دەرفەتی ئێستا فراوانتر بێت لەوە من یەک نمونە بۆ دێنەوە بەڵێ شکسپیر کاتی خۆی زمانی فەڕەنسی زمانێکی زاڵ و باو باش شکسپیر ویستی نووسین کاتە گاڵتەیان بێت کابراایەکی دەوڵەمەند هەستی بە زیرەکی ئەم پیاوەکەت هەوڵەدا و دۆشۆزە ئەو کاتە بوتی ڕۆژانە خواردنێکی خواردنەوەی ئەو کاتە بووە خواردنی داوا پێ شکسپیر هەرسا خۆی تەرخانکە بۆ زمانی ئیزی قسەت پێ بکەداوەکو ئێستا ئێمە ڕخنە ئێستا ئێمە ڕخنەما ئەو جا گاڵتەشیان پێ کرد گاڵتەیان بە شکسپیرە کرد باش ویتی من ئەبێ زمانی ئینگلیزیزم ئێستا ئەم زمانی ئینگلیزیە کە بوو بە زمانێکی گەورەی جیهانی لە شکسپیر و دەستی پێ کرد تۆماری کرد پاراستی زۆر باش ئێمەش بنەماکەی دروستەکەین دوای ئێمە تو هەر کاتێ بتەوێ ئەتوانی سوودی دەیبین بیپارێزی دەست خۆش کاگاسۆ هەر لە بارەیە بابەتەوە دکتۆر ناجحوتی سۆرانی لە ناوی سالم و کوردیەوە دەست پێکات بەڕێستان ئەڵێ لە شکسپیرەوە دەست پێکات کەواتە ئێستا ئێمەش کۆمەڵشتمان بۆ یەکلایی بۆتەوە کە دکتۆر باسی کردیم بە ناچاری ئەوە لەوێ ئەخوێنرێت جوستانداردەیان جووت زمانە چۆن مامەڵی لەگەڵاکرێت لە ڕانگە سیاسیەکە و دەسڵاتەکەەوە باشە ئەم گرفتانە باسکردنی جۆرە لە جۆرەکان ڕەنگە دیقاشێکی وا بخاتە نێوان نووسەر و شاعیر و چیرۆگنووس و لە هەمان کاتا ئەو کەسانی کە شارەزاییان لە بواری زمانە هەیە هەستەکەم لێرە و لەوێ منم گفتوگۆیانە ئەبیرم جگە لە دڵیەک ڕەنجان و ئەوانە هیچی ناچێتە مێژووە تۆمار ناکرێت تەنها قسێ و ئەڕوات ئەمەش هەوڵێکی لە کۆتاییە ڕەنگە خزمەتێکی وا نەبێت چکە بە نووسرا و دکتۆر نامێنێتەوە کۆی کە ناوی جەنا ئەو نووسرە بە ڕێزانەوت لە بەردەستا بێت هەوڵەکانی ئێوە لە ئەدەبیاتی هەورامیە ئێمە شتی نووسرامان زۆر زۆرە یعنی من هەر بۆ ئاماژە هێنمەوە اینجا کەسێکە خەڵکی حاصڵە شاعرێک بووە تەبەن تا ئێسش کەس نازانن کێیە و چۆن بووە باشە طبیعی من لە ڕێگەی براد هاوڕێیەکمەوە باپیریەکە ئەم کەسە لە تورکیای ئەگیرێ لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە ئەو کاتە ئەگیرێەوە برێتە زیندان شتەکانی براون بۆوێ ئێستا اینجا کە خەڵکی ئالان و حاصڵە بە هەورامی نووسیوێتی مەولەوی خۆی هەرچەند سۆرانیش بووە هەر بە هەورامی نووسیوێتی قسەکە ئەوە نییە ئێمە کەرەسەمان نییە بۆ ئەوەی بەرگری لە خۆمان بکەین بگرە ئەدەبیاتی هەورامی ئەبێتە بناغەیەک بۆ ڕۆشتنی ئەدەبیاتی سۆرانی لە شعری کلاسیکەوە بۆ شعری نوێ یعنی ئەوەی کە پیرەمێر دەیکا طبعا ئەو کێشەی هەورامیە هەرەمێنێتەوە کێش وەزن و قافیەکە هەیە ئەو کێشە هەورامیەکە دیسانەوە ئەوی ژەگەڕێتەوە بۆ ئاڤێستا من بە پێ ئەو لێکۆڵینەوانی کە خوێندومەتەوە طبعا ئاڤێستا ئاگاتاکان بەشەکانی تری ئاڤێستا بە شعر نووسراوە و بەو بەرگەیە نووسراوە کە دواتر شعری هەورامی پێدەر ئەبڕێ من قسەکەم چییە ئینسان بە زمانی خۆی بەوەی کە سەرەتا لەداییگە بێ بەو زمانە ئەتوانێت جیهان بناسێەوە بەو زمانە ئاسوودەیە و بەو زمانە ئەتوانێت بیر بکاتەوە و گەشە بکە من یەک نمونەت بۆ ێنمەوە بۆەوەی ڕوون بێت کافکا یەکێکە لە نووسەرەکان کافکا ئەڵێ چی طبعا ئەو کاتە سەردەمی لە سەردەمی نازی لە ئەڵمانیایەوە کافکا ئەکەوێتە پێشترەوە پێش سەردەمی نازیەکان لە ئەڵمانیایە هەست بەو مەترسیەکە کە زمانی فەرمی زمانی ئەڵمانی بووە لە تعبیرێکی ئاباسیەکە ئەڵێ هەرگیز وشەی دایک ئەوە نییە کە من بە ئەڵمانی ئەینووسم دەریا بڕم
ئەوەی کە من خۆم بە ئەبری گۆیەکەم ئەیڵێم و ئەینووسم هەستێکی ترم پێەیە. یعنی مەبەستم کە قسەمان لەسەر گرنگی زمان چییە؟ گرنگی زمان گرنگیەکی ژیانیە، نەگە ئەوەی کە تەنیا مەسەلە ئەوە بێ ئێمە شتی پێ بنووسینیها. ئەنی ئەو کەسێک کە ئێتە دنیا و بە چ زمانێ فێرکرا بەوە ئەتوانێ گەشە بکە، بەوە ئەتوانێ باشتر دەربڕێ، بەوە ئاسوودەیە. یەکێکی تر لە فەیلسوفەکان قسە لەسەر چییەکە؟ لەسەر زمانەکە وەکو ماڵی بوون. یعنی ئینسان زمان چییە بۆ ئینسان؟ ماڵی بوونیەتی. ینی تۆ لە ڕێگەی زمانەوە هەیت، بەدمونە بوونەوەرەکانی تر لە ڕێگەی زمانەوە نین. ئەوە مرۆڤە ئەتوانێت لە ڕێگەی زمانەوە هەبێت. تۆ کاتێک کە زمانی لێ ئەگریتەوە، زمانەکەی خۆی لێ ئەگریتەوە بە مانایەکی تر، یعنی کوشتنی ئەو کەسە. بێمەوە سەر ئەو بابەتەی تر چۆن وەکو حکوومەتی هەرێم لایەنی سیاسی چۆن ئەم قەزیەیە چارەسەرەکرێت. چونکە خۆتان نزانن هەموو کورد دەزانێت کە ئێمە لە هەرێمی کوردستانە لەنەوە یەکەوە حکومڕانیەکمان هەیە. ئەم مەوزوعە تەنیا بە یەک سیغە چارەسەرەکرێت کە ئەویش سیستەمێکی دیموکرات نەک لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کولتوریەوە، لە ڕووی زمان کە ئەڵێن کولتور و زمان بە یەکەوەن. ئەبێ دیموکراسی کولتوری و زمانی لە ناو دەسەڵاتداریەتی هەرێمە هەبێ و هەر لە ئێستەوە باشتر بیری لێ بکرێتەوە و لە ناویشیا گرنگی زۆر تایبەت بە مەسلەی هەورامان و زمانی هەورامی و کولتوری هەورامان بدرێ، چونکە خەزێنەیەکی زۆر گەورەیە و ئەبێت جێگەی شانازی کووردە ئەگەر بکرێ بە نووسرا و بابەت ئیشی لەسەر بکرێ بێگومان کورد بەرزترە کاتەوە، زۆر باشە، دەواازەی گەورەترە کات. دکتۆر، یەکێ لەو پێناسانەی کە زۆرە درێتەوە بە ڕووی ئەو کەسانەی کە لە کایە پەروەردەیەکان ناخێنێتەوە زمان ناسەکان باسەکەن لە زمان تۆماری بیرێکی پەسەندە. هەر زمان شوێن شتێک نەتوانرا بە بۆچوونەکە بیستومە کە ئاوا لێکە درێتەوە ئەم پێناسەیە. واتە زمانە ناتوانێت تۆمارێکی باش بێت بۆ بیرکردنەوەی مرۆڤ. ئایا لە ناو دیالێکتەکانی زمانی کوردیا تۆ لە هیچیانە هەست بە ماکەیت؟ نەخێر، من هەست بەوە ناکەم. دیارە هەموو زمانێک تایبەتمەندی خۆی هەیە و هەوڵی داوە بە درێژایی مێژوو بە درێژایی ڕۆژگارەکان لە ڕابردوو تا ئێستا شتە باشەکانی خۆی بخاتە بەردەم و تۆماریان بکات و وەکو خەزێنەیەکی باش هەڵیان بگرێ بۆ نەوەکانی داهاتوو. هەست ناکەی ئومێت هەڵچنین لەسەر ئەم بابەتە جۆرە لە جۆرەکان خەیاڵە؟ من حەقم نییە بەسەر کەسەوە، من ئیشی خۆمەکەم مەسەل لەسەر مەسەلەی زمانەوانی ئێستا خەریکم. باش، ئیشی خۆمەکەم. فردەوسی کاتێک کە ئیشی دەکرد ئەو کاتە ئیسلام تازە هاتوو، حەچی لە دەوروبەری هەمووی دژی بوو. یعنی ئینسان ئەگەر بێوێ هەوڵ بدا کۆشش بکە، ئەگە تاقە کەسیش بێ ئەتوانێت بە ئامانجی خۆی بگات. دەست خۆش. کاکاسۆت بەڕێستان وەکو پێناسەی زمان ئەوەی کە زمان ناسە بەناوبانگەکان پێناسە چەند جۆرێکی پێناسیانە. یەکی لە پێناسەکان ئەڵێ زمان واتە مرۆڤ، یەکسانیەکەن بە مرۆڤ. ئێستا ئێمە کە هاتووین نووسینەکەین و لێکۆڵینەوە پێش ئەم نووسین و تۆمارە زمان لە دایک و باوک و باپیرانەوە. ئێستاش خەڵکەیە لەسەر ئەم زەویە لە ناوچەکانی ئەمازە نووسینیان نیە، شارستانێتیان نییە، بەڵام زمانیان هەیە. زمانیان هەیە و پێویستیان بە کەرەستە و بەیشێکنە ڕۆژیانی ڕۆژانی خۆیانی پێ بەسەرە بن، پێداویستی خۆیانی پێ ئەتوانن پەیوەندی بکەن لەگەڵ دەوروبەرەکەیان ئەوانەی کە هەن. نە نووسینیان هەیە، نە خوێنەواریان هەیە، نە تەکنەلۆژیان هەیە. ئێمە هاتوین لێکۆڵینەوە ئەکەین. و بۆ مەسەلەی مافیش ئێستا بۆ نمونە تەکنەلۆژیا پێشکەوتووە، خەڵک مافی کار لە دەسەدا، بەڵام خەڵک دیەکە ڕێکخراو دروستە بێ بۆی مافی ئەو بپارێزێت. ئێمە زمانی ئێمە بێ مافمان بپارێزێت. لە وڵاتانی پێشکەوتووە کرێت 4 کەس بە زمانێ بخوێنێت، مافی پارێزراوی بە زمانی خۆی مامۆسای بۆ دابینەکەن و خوێندنگا و کەرەسەکانی بۆ دابینەکەن. بەڵام لای ئێمە بەداخۆ نازانستیانە بیدەوە بە دووربینی سیاسی و ئاینی لە شتەکان ئەڕوانین. ئەمە کێشەی گەورەی لێ دروستە بێت. بۆیە پێویستە ئەگەر باسی مێژوو باسی سەرچاو بکەین زمانی ئێمە سوۆرانی قۆناغی دروستبوون دوای زمانی ئێمەیە. چۆن زمان ئەگەر سەی مێژووی زمان هیستری ئۆف لانگویج بکەی بە ئینگلیزی پێڵێن، گۆڕینی زمان چۆن دروستە بێت. زمانی ئێمە لە پێشترە وەکو مێژوو.
سۆرانی دوای قۆناغی ئێمە دروست بووە دوای زمانی تریش دروستە بێ چۆنچۆنی دەنگ و وشە و پیت و ئەمانە گۆڕ ڕستە گۆڕانی بەسەرادێت ینی قۆناغی دواهەمین قۆناغی دروستبوونی زمانە ئێمە وەکو مێژوو وەکو سەرچاوە زۆر کۆن و دەوڵەمەندترین بەرگەشتمان لە بەدەستایە سەرچاوەکان لە ڕووی لە ڕووشی دوان قسەد مەسەلەن ئەو هەوڵانەی کە بەڕێز ئەدەی تاکی لایەن خۆتەوە ڕەنگە بۆ خۆی گۆشەیەکی ئەو فەراخۆ و گرفتانە پڕکاتەوە بۆ کەسانێک بەڵام ئیشکرد نەکردن لەسەری و لە وەکو دکتۆر ئاماژەپێک لە ڕووی زانستیەوە ڕەنگە چارەسەری و گرفتە گەورە نەکات دوای قسەی بەڕێزە چییە لەبارەی زمان بە تایبەتی ئەوەی کە ئێستا بەم شێوەیە ئەڕوات بە هاورامی نا باجەلانی نا سۆرانی و کرمانجی ژوور و کامیان ئەزانی چۆنە ئەمانە ناڕێن جێکدانەوە سیاسیە تۆ ئەبێت ئەگەر بتوێ زانستیانە شارەبێت زمانێکی دەوڵەت دروستەکەی خۆی هەردوو بوونی دەوڵەتێکی سیاسیە قوارێکی سیاسیە دروستکردنی دەوڵەت دەسەڵاتۆمان ئەگەر بتوێت ئەوە خەڵکانی شارەزە ئەتوانن گرفتەکە شارەستان زمانێکی سەرەکیمان هەبێت زمانەکانی تریش بپارێزین مافیان پارێزەوە بخوێنن و پەرەی پێبدەن دەستخۆش کاتم نەما کاران دوایین قسەی بەڕێزە لەبارەی هەوڵەکانتانەوە بۆ ئەم بوارە ئێمە هەوڵەکانمان لەم ڕۆژەیە بابەتی ئەو ڕۆژی جیهانی زمان بوو نەمەوێ هەندێک لەسەر ئەو مەترسیەکان قسە بەس کاتم زۆر زۆر باشە یەکەم مەترسی کە لە سەدەی 20 تر وردەوردە سەری هەڵا بەبستم خۆی بۆ خۆی شتەکە مەترسی نییە مەسەلەی گلۆبالیزیشن یان جیهانگیری کولتورەکان و زمانەکان پێشتر کاریگەری دەوروبەریان هەبوو بێ بە شێوەیەکی واقعی هەبووە دنیا بە قسەکە کە ئەوترێ ئەبێتەوە بە گوندێکی بچوو گوندێکی بچووک نەبووە ئەم کولتورانە کە پێکدادان ئەم زمانانە کە پێکدادانەکەن بێگومان کاریگەریان لەسەر یەکترە بێ ئێمە وەکو کورد بەگشتی نەمانتوانی وەبوونیەتی خۆمان لە ناو ساحەکەیە لە ناو جیهانە پێگەی خۆمان دیاری بکەین دیاریشمان کرد بێ بۆ جۆرە نییە وەکو هەورامی ئێمە مەسلەی ڕاگوێزانی کێکە لە مەترسیەکان بۆ سەر زمان کە ئێمە وەکو هەورامان ڕاگوێزرا و ئێستا پەرش و بڵاو بۆ بەسەر ناوچەکانە دووەم مەسلەی نەبوونی خوێندن پرۆگرامی خوێندن ئەمە یەکێکی ترە لە مەترسیەکان بۆ کەسێک کە زمانەکەی خۆی نەخوێنە و ئەترە و زمانەکەوێتە بەردەم مەترسیەوە بۆ لە ناوچوون یەکێکی تر لە حاڵەتەکان ئەوەیە کە لە ئەنجامی تێکەڵ بوونەوە تۆ زمانەکەی خۆت فەرامۆشکی مەبەستم لە ناو خێزانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاتێک ژنومێر دێت بە یەکەگەن هەورامیەکە نەبرێتە ناو خێزانەکەەوە مناڵەکان فێری ینی نەگوازرێتەوە بۆنەوەی داهاتوو ئەمە مەترسیە ئەم وەکو کاری لەسەرەکەی زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دکتۆر ناجح گوڵپی لە مانکاتە کاک ئاسۆ زەنگەنە کاکارۆن حەسەن هەورامی زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان ومێ دەکەم ئەم بەرنمەیە کە تایبەت بوو بە قسە و باسکردن لەبارەی زمانی دایکەوە ئێمە بابەتی بەرنمەکەمان تەنها فۆکەسکردن نەبوو لەسەر یەک دیالێکتر لە دیالێکتەکانی زمانی کوردی یاخۆ زمانی هەورامی شەنوکەوکردنی تەواوی گرفتەکان بە ئومێ دەکەین جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست تا بەرنامەی داهاتوو بە کامەرانی تەکسپێرم خواتان لەگەڵ